ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ و هەموو سەحابە و پیاوچاکان دوعایەکی زۆریان دەکرد بەردەوام دەیانوت خوایەکیان ئاخرمان بەخێر بگێڕە. ئێمەش بەردەوام دەبێ بڵێن خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، واتە کاتێ بمان مرێنی خۆت لێمان ڕازی بیت، واتە ئاخر لە دنیادا کە ئێمە لەسەری دەمرین چاکە و عیبادەت و خواپەرستی بێت. بێگومان چەند ڕێگایەک هەیە ئەگەر ئینسان بیگرێتە بەر لەم ڕێگایانەدا بمرێ بە پشتیوانی خوای گەورە ئەهلی بەهەشتە و ئاخر خێرە. یەکێک لە ڕێگاکان لەو ڕێگایانەی کە ئینسان ئەگەر لەو ڕێگایەدا بمرێت، تەمان ئێمە هەمووشۆ دەکەین دەڕۆین، ئەگەر لەو ڕێگایەدا ئینسان بمرێت ئەهلی بەهەشتە و ئاخر خێرە. خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ. لە حەدیثێکی صحیح تەرغیبدا هاتووە، خۆشەویستی خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم شش شت هەیە، شش چاکە هەیە عیبادەت. هەر کەسێک خصال ست ما من مسلم يموت في واحدة منهن إلا كانت ضامنا أن يدخله الجنة. أو هر کەسێک یەکێک لەم خاڵەی تیابێ، یەکێک لەم چاکانە بمرێت، خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە، زەمانی کردووە کە ئینسانەکە ئەهلی بەهەشتە، أن يدخله الجنة کە بیخاتە بەهەشتەوە. دفرمي ورجل تبع جنازة فإن مات في وجهه أي في طريقه كان ضامنا على الله. ئەگە کەسێک شوێنی جەنازەیە کەوت، چوو بۆ سپاردنی جەنازەیەک، بۆ بە خاک سپاردنی جەنازەیەک، ئەگەر لەو ڕێگایەدا مرد، لە ڕێگای جەنازەکەدا هەتا دەڕوات و دێتەوە، لەو ڕێگایەدا مرد، خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە، وعدی پێداوە بیخاتە بەهەشتەوە. بەڵام نەک لە ڕێی تەعزیە، لە ڕێی تەعزیە ئاخر شەڕە، چونکە بۆ کارێکی ناشەرعی دەڕوات. بەس لە ڕێی جەنازە ناشتن هەر کەسێک بمرێ خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کرد، چونکە تەعزیە حرامە. ئەو تەعزیە کە ئەمڕۆ هەیە، ئینسانی لەسەر شتێکی لە ڕێگای حرامە بمرێت، ناتوانین بڵێن ئاخر خێرە، ئێمە ناڵین جەهەنمی، بەس ناڵین ئاخر خێرە. بەس ئەوەی لە ڕێگای جەنازەدا بمرێت، واتە بۆ بە خاک سپاردنی جەنازە بڕوات، ئەگەر لەو ڕێگایە لە ڕۆشتن و هاتنەوەدا بمرێت، ئەوە خوا زەمانی کردووە ئەن یودخیلەه الجەنە کە بیخاتە بەهەشت. بۆیە بەردەوام ئینسان چاکە بکات، بۆیە هەر کەسێک دەڕێی بە خاک سپاردنی جەنازەدا بمرێ ئاخر خێرە و ئەهلی بەهەشتە ئینشاءالله. خۆشەویستان، یەکێت لەو ڕێگایانەی کە ئینسان ئەگەر لەو ڕێگایەدا بمرێت بەختەوەرە و ئاخر خێرە ئینشاءالله، و ئەجر و پاداشتەکەیشی هەتا ڕۆژی قیامەت بەردەوامە. ئینسان دوعاکە بڵێ خوایە لە ڕێگای چاکە بمرێنە، لە ڕێگای عیبادەت و خواپەرستیە بمرێنە. خۆشەویستی خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم في صحيح ترغيبدا من خرج حاجا فمات كتب الله له أجر الحاج إلى يوم القيامة. خۆشەویستی خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم هەر کەسێک بڕوا بۆ حەج، بۆ حەج، لە ڕێگای حەجا بمرێت، حەج بمرێ، دوای تەواوبوونی حەج بمرێ، پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم ئەو کەسە خوای گەورە چی ئەجر پاداشتێکی بۆ دەنووسێ، چونکە لە ڕێگای حەجا مردووە. خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت خێر و پاداشتی حەجی بۆ نووسێ، هەموو ڕۆژە لە ناو قەبرەکە خێری حەجی بۆ دێ. سبحان الله.
جا کاتێککە دەڕۆی بۆ حاجیا بۆ عومرە دەبینی ئەو هەموو خەڵکە مردووە هەمووی جەنازەکەی دەهێنن نوێژی لەسەر دەکەن و بە خاکی دەسپێرن. ئینسان دەبێت خەفەت بخوا بگری بۆ ئەوەی کە خۆی بەو شێوەی ئەگەر خوا نەیمرێنێت. وەڵڵاهی لە کاتی حەجدا 2008 ڕۆژێکیان نوێژی بەیانیم کرد 35 جەنازە هێنا 35 جەنازە هێنا نوێژیان لەسەری کرد لە کاتی حەجە. نوێژیان لەسەری کرد. یەکێک لەو جەنازانە کە زۆر تەئسیر لە من کرد پیاوێکی ڕەشپێز بوو بە جلی ئیحرام و مرد بوو دای نەپۆشی بوو و جلی ئیحرام ببنی دای ناپۆشت. بۆیە ئەو کەسەی لە ڕێی حەجا بمرێ خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەتا ڕۆژی قیامەت هەتا ئەو ڕۆژەی نەفخی سوور لێ درێ خوا خێری حەجی بۆ نووسێت خوا خێری حاجەکانی بۆ نووسێت ئەوە ئاخر خێریە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا دەفەرمێت ومن خرج معتمرا فمات كتب الله له أجر المعتمر إلى يوم القيامة. هر کەسێک پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم لە ڕێگای عومرەدا بمرێ ئەوش ئاخر خێرە ڕێگای عومرە دەڕوات هەتا دێتەوە. هەر کەسێک لەو ڕێگایەدا بمرێ خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت خێری عومرەی بۆ نووسێ. بۆیە ئەو کەسە بەختەوەرە. بۆ خۆمان بگرین کێ دەڵێ خوا ئەو شوێنە پیرۆزە بە نووسیمان دەکا و لەو شوێنە بمرین. جا ئەوەی کە لە عومرە مردووە یا لە حەج مردووە هەتا ڕۆژی قیامەت خوا خێری حەج عومرەیان بۆ نووسێ. وا نەزانی عومرەکەی تەواو کۆتایی پێهات. نەوەڵڵا نەوەڵڵا لەناو قەبرەکەدا هەموو ڕۆژە حسابکە عومرە دەکات. بۆیە دڵخۆش بە کاتێکە کەسێکی تۆ خوا ئەو شوێنە پیرۆزەی بە نسیب دەکات لە ڕێگایەکی پیرێت. خەڵکەی لە ڕێگای کوفر و بێباوەڕیا دەمرێ. الحەمدوللا باوکت دایکت برات خوشکت کەس و کارت مناڵت خێزانت مێردت لە ڕێگای عومرەدا مرد هەتا ڕۆژی قیامەت خوا ئەو پاداشتە گەوری بۆ دەنووسێ و بەردەوام عومرەی بۆ دەنووسێ بەردەوام لەناو گۆڕەکە چاکە بمان مرێنی. ئامین یا رب العالمین. بێگومان یەکێتە لەو ڕێگایانەی کە ئینسان ئەگەر لەسەری بمرێت ئەو ئینسانە ئەهلی بەهەشتە و ئاخر خێرە. خوا لەو کەسانەمان بگێڕێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم 6 خاڵ هەیە 6 عیبادەت هەیە 6 چاکە هەیە. هەر کەسێک لە یەکێک لەم شتانە بمرێ لەسەر ئەم 6 یەکێک لەمانە خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە. زەمانی کردووە کەفیلی و کەفالەتی ئەوەی کردووە بیخاتە بەهەشتەوە. یەکێک لەوانە کێیە؟ دەفەرمێ وەڕەجوڵ عاد مريضا فإن مات في وجهه كان ضامنا على الله أن يدخله الجنة. هەر کەسێک سەردانی نەخۆشێک بکات بڕوات بۆ لای نەخۆشێک سەردانی بکات لەو ڕێگایەدا بمرێ خوا زەمانی بەهەشتی بۆ کردووە. بەڵام ئێمە چیەکەین؟ دەڕێن با بمرێ دەڕێن بۆ تەعزیەکەی. ئەوەمان ناوێت. تەعزیە ناشەرعیەکەمان دەوێت. تەعزیەکەی چۆنە؟ بەخوا نەهات بۆ تەعزیەکەی باوکم براکەم بەخوا ناتمە تەعزیەکەیەوە تەواو هیچی بۆ خوا نییە 100% ئەو دڵنیا بلەوە. بۆ خۆش بێ خوا لێت قبوڵ ناکات چونکە مخالفی فەرمانی خوایە. بەڵام سەردانیکردنی نەخۆش عیبادەتێکی زۆر گەورەیە. هەر کەسێک لە سەردانیکردن ئەڕۆ بۆ نەخۆشخانەیەک بۆ شارێک بۆ ماڵێک سەردانی نەخۆشی دەکات ئالەو ڕێگایدا تووشی ڕووداوێک بێ یاخود بمرێ خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە. ئەها چەندێک گەورەیە گەر ئینسان شتێ بکات لەسەر فەرمانی خوا پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم لەسەر عیبادەت بمرێ خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ دەکات. بۆیە چاکەکان بەکەم مەزانن بەردەوامیش بڵین خوای ئاخرمان بەخێر بگێڕ یا رب العالمین. ئامین. خوای گەورە گوناهکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای شیفای نەخۆشەکانمان بدە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هەر کەسێک لەم ڕێگایەدا بمرێت
ئەو کەسە بەختەوەر و ئاخر خێرە. لەوانەیە تا ئێستا زۆربەمان ئەومان نەبیست بێ کەسێک لە ڕێگایەکدا دەمرێت، لە وڵاتێک دەمرێت، سرێکە لە شوێنێک مردووە، شوێنی لەدایکبوونی خۆی نییە، ئەو شوێنێکە لەدایک بۆ تێدا. گوێ لەم حەدیثەی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیح جامع الصغیر ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزای خوایان لێ بێت دەفەرمێ: مات رجل بالمدينة ممن ولد بها فصلى عليه رسول الله صلى الله عليه وسلم فقال يا ليته مات بغير مولده. قالوا: ولم ذاك يا رسول الله صلى الله عليه وسلم؟ قال: إن الرجل إذا مات بغير مولده قيس له من مولده إلى منقطع أثره في الجنة. أم حديث صحيح. پیاوێک لە شاری مەدینە وەفاتی کرد، مسلمانێک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئەو پیاوە لە شاری مەدینە لەدایک بوو، هەر لەو شارەش وەفاتی کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر ئەو جەنازەیە کرد، فەرمووی خۆزگایە ئەم پیاوە لەم شارە نەمردایە کە تێدا لەدایک بووە. وتیان: بۆچی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی دەڵێی خۆزگای لە شارێکی تر بمردایە؟ چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئینسان کاتێک کە دەمرێ پیاو بێ عەفرەت لەو شوێنەی کە لەدایک بووە، ئەو دێیە شارە هەر چیەکە، لەو شوێنەی کە تێدا لەدایک بووە، لەو ماڵەی کە تێدا لەدایک بووە، هەتا ئەو شوێنەی کە تێدا وەفاتی کردو. ئەم بەینە چەندێکە؟ ئەم مەسافەیە، شوێنی لەدایک بوون، شوێنی مردنی چەند کیلۆمەترە. لە ڕۆژی قیامەتە لە بەرامبەری ئەوەی کە لە غەریبی مردووە، لە شوێنێکە مردووە کە شوێنی لەدایک بوونی نییە، ئالەو شوێنە بۆ ئەو شوێنی کە تێدا مردووە ئەوەندە شوێنی لە بەهەشتا پێشکەش دەکرێت. دەڵێن فڵان کەس ئەمە دیاری ئەوەیە کە تۆ لە غەریبیان مردوویتە، لە شوێنی لەدایک بوون تا نەمردوویتە. واتە ئینسانێک دەمرێ، ئینسانێک بۆ نمونە لە سلێمانی لەدایک بووە، لە دهۆک دەمرێ. لە سلێمانی بۆ دهۆک چەندێک ئەو مەسافەیە؟ بۆ نمونە دەیهێنمەوە، یا لە هەولێر مردووە، یا لە کەرکووک، یا لە شارێکی تر. لەو شوێنێک کە لەدایک بووە هەتا ئەو شوێنی کە تێدا ڕۆحی دەرچووە، ئەوەندە شوێنی لە بەهەشتا پێشکەش دەکرێت، بەس تەنها دەڵێن ئەمە دیاری و هەدیەی ئەوەیە کە تۆ لە ئەو شوێنی کە لەدایک بوویتە نەمردوویتە. بۆیە ئەوەش نیشانەی ئاخر خێریە بۆ ئینسانی مسلمان کە لە شارێکی دوور، لە شوێنێکی دوور دەمرێ، ئینشاءالله بە ئیزنی خوا لە بەهەشتا جێگای فراوانتر دەبێتەوە. خۆ ئەوەندەی جێگا بەس نادەنێ، ئەوە تەنها دیاری مردنی غەریبەکەیەتی. بۆیە ئەوش نیشانەی ئاخر خێریە بۆ ئینسان ئینشاءالله لە هەر شوێنێک و مردی ئەگەر 50 کیلۆمەتر بێ، 100 بێ، 200 بێ، 1000 بێ، ملیۆن کیلۆمەتر بێ، ئەوەندە جێگات لە بەهەشتا پێشکەش دەکرێت مادەم مسلمان و خوا ناس بیت. بۆیە هەر کەسێک لە ڕێگای غەریبیە بمرێ، غەریبی واتە ئەو شوێنەی کە تێدا لەدایک بۆ لەوێ نەبێ، ئینشاءالله نیشانەی ئاخر خێریەتی. یەکێتە لەو خاڵانە کە نیشانەی ئاخر خێریە بۆ ئینسانی ئیماندار، ئالەم ڕێگایەدا بمریت ئاخر خێری و ئەهلی بەهەشتی و زەمانی بەهەشتت بۆ کراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی 6 خاڵ هەیە، 6 عیبادەت هەیە، 6 خێر و چاکە هەیە. هەر کەسێک لەسەر ئەم خێر و چاکانە یەکێک لەمانە بمرێ، یەکێک لەم 6ە، خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە. ضامرا على الله أن يدخله الجنة، خوا دەیخاتە باشتر. کێ زەمانی کردووە؟ من نا، تۆ نا، خوای گەورە. کەواتە ئەو کەسە ئاخر خێرە و ئینشاءالله ئەهلی بەهەشتە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: ورجل توضأ فأحسن الوضوء ثم خرج إلى المسجد لصلاته فإن مات في وجهه أي في طريقه كان ضامنا على الله أن يدخله الجنة. هر کەسێک دەستێژ بگرێ بێ بۆ مزگەوت، لە ماڵەوە بێت بۆ مزگەوت، لە ڕێگای مزگەوتا بمرێ، لە ماڵ دەرەچێ هەتا ئەگەڕێتەوە بۆ ماڵ، ئالەو ڕێگایە بمرێ چێت باشتر میشە. زەمانی بەهەشتی بۆ کراوە، ئاخر خێرە.
ئەوە نیشانەی ئاخر خێریە ئینسان لە مزگەوتا بمرێ ئیتر لە نوێژا بێ یا لە غەیری نوێژا ئەو نیشانەی ئاخر خێریە ئینشاءڵڵا چەندێک خۆشی خوا بە نسیب دیکە پیاوچاکی وا هەبووە نەخۆش بووە زۆر نەخۆش بووە لە سەرمەرگا بووە وتیتی بمبن بۆ مزگەوت وتیانە تۆ زۆر نەخۆشی عوزرت هەیە وتیتی حەز ئەکەم لە مزگەوتا بمرم هێنایان بۆ مزگەوت لە ناو نوێژی مەغریبا بە کاتی دیکە وەفاتی کرد ئەوە ئاخر خێریە بۆیە هەر کەسێک ئینشاءڵڵا بەم شێوانە کە باسمان کرد بمرێ ئەهلی بەهەشتە بەس مەڵە فڵان کەس بەهەشتی ئێمە ئەڵێن بەعامەڵین هەر کەسێک لەم ڕێگایانە بمری ئینشاءڵڵا ئەهلی بەهەشتە نیشانەی ئاخر خێریتیایە ئەو ئینسانە خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە هەر کەسێک لە ڕێگای مزگەوتا بمرێت لە ڕێگای مزگەوت بۆ هات بێ بۆ مزگەوت نەک بۆ تەعەزیە بۆ نوێژ بێت ئەوە ئینشاءڵڵا بۆ دەرس خوێندن بێ بۆ عیبادەت و چاکە بێ ئینشاءڵڵا خوا زەمانی بەهەشتی بۆ کردووە بۆیە بەردەوام لە کۆتاییدا دەڵێم بەردەوام بڵێن خوایان ئاخرمان بەخێر بگێڕ ئەمە بەڕاستی ئینسانی موسڵمان دەبێت دوعاکە بڵێ خوایە ئەم عیبادەتانە یەکێک لەمانە یا چەندانەیەک لەمانە لە منە هەبێ و لەسەری بمرێنە ئەو کاتە ئینشاءڵڵا لە بەهەشتا لە خۆشی شادیا دەبێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني نخوش يا ربي خوايا الشفاء بدي أواني درددار خوايا دردي على سلابري أواني كيشو مشكلان يا ربي خوايا بويان حلكي بويان عسان كي خوايا آخر من بخير بجيري شويك روجك بمامريني خود ما راضي بي خوايا حالي فقير وهجار كان من باشكي دولة من كان من آخر خير كي يدس يعني زياتر كراوة بيت يا رب العالمين خوايا هيمني وآرامي ولات من بباريزي خوايا نوج رجوع عبادت من لقبول كي آخر من بخير بجيري آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين خوش بيستان إسا هاوين الدورة ذكرية والدوري هاوين بو قرآن خوندنو عقيدة وبيرو باور إن شاء الله لبياني والساعات دوای ناو نوسري لأن گەنجەکانتان کوڕەکانتان ئەگەر بنێرن بۆیرە بۆی دەستی قورئان بخوێن و فێر بن ئینشاءڵڵا شتێکی زۆر باشە وەکو ساڵەکانی پێشوش کراوە برایەک جوعد داوە ئینشاءڵڵا ئەگەر هەر کەس تەڵەبەیەک یەکەم بێ عمرێکی بۆ ئەکەی ئینشاءڵڵا فێری قورئان دەبن فێری دین دەبن بەئیزنی خوا ئەوەی ڕێگای خوا نەبێ ئینشاءڵڵا پێشانی خەڵکی نادەین ئێمە جا هەر کەسێک پێی خۆشە خوا پاداشتی خێری بداتەوە هەر کەسێکیش پێی خۆشە بەشداری بکات لەو خێرا بەکڕینی جوزء عەمە و قورئانەکان یارمەتی ئەو تەڵەبانە بدا خوا پاداشتی خێری بداتەوە. الله أكبر.